بيانات وعندنا جمهورية مصر الإسلامية الإسلام بنامي أول مثال بخشن للإسلام سڵاو درود بۆ هەرمووان ئێمە وەکو ڕێکخراوی هێزناوە گەشەی فەلسەفە و ئاینی زەردەشتی لە کوردستاندا ماوەی 5 ساڵە بە یاسای ژمارە 5 ساڵی 2015 لە کوردستاندا ڕێگەپێداین کە کاری ڕێکخراوی ئەنجام بدەین لە سلێمانی و هەولێر و لە دوهۆک و شارەکانی تر ڕێکخراومان هەیە و ئەنجومەنمان هەیە لە سەداوەکاری کوردانی ئێرە کە پیان خۆشاوانیش ئەنجومەنێکیان هەبێ. ئەمڕۆ ئێمە لێرە ئەنجومەنی یەسنای زەردەشتی ئەنجومەنی ڕێکخراوی یەسنای زەردەشتی ئالان دەکەین. کاری ئەم ڕێکخراوە تەنها بۆ پێکەوە ژیان و یەکتر قبوڵکردنی ڕێکخراوەکان و ئاینەکانە، چونکە بنەمای ئاینی زەردەشتی لەسەر ئاینی ڕاستی و پێکەوە ژیان یەکتر قبوڵکردن کراوە. ئێمە پێمان خۆشەکە و ڕۆحە لێرەشا دروست بێت بە ئومێدیەوەین کە بتوانین هەمومان لە عێراقدا وەکو برا بێکێشە یەکتر قبوڵ بکەین و بتوانین پێکەوە ژیانمان لە پێناوی ئازادی و ئارامی و سەرفرازی و یەکتر قبوڵکردن بێ. ومەدی گەورەمانەوەیە کە لەمە دوای جەنگ نەمێنێت و کێشە نەمێنێت بەقەدەوەی کە ڕێکخراوی یەسناش لە کەرکووکدا هاوتەبا دەبێت لەگەڵ ئاینەکانی تردا لەگەڵ نەتەوەکانی کە چونکە شاری کەرکووک شاری پێکەوە ژیانە هەموو نەتەوەکانی تری تێدا و ئێمە دڵنیای لەوەی کە سەرکەوتنێکی گەورە بەدەستێنین.